لایەنێتان باش بەڕێزان زۆر بەخێر بێن. ڕێگەمدان بە ناوی خەڵکی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بە خێرهاتنێکی زۆر گەرمی وەزیری دەرەوەی ئەڵمانیا خاتووەلینا بێربوو بکەم. زۆر بەخێر بێ. ڕێگەم بدەن بە بەڕێزیان وتارەکەی خۆی قسەکانی خۆی پێشکەش بکات و دوایی ئێمەش لە خزمەتتان دەبین. پلیز. زۆر سپاس بۆ ئەم بەخێرهێنانە. ڕێزدار سەرۆکی حکوومەت، من خۆشحاڵم باوەی کە ئێمە ئەمڕۆ لێرە دیداری یەکتر گەیشتین و شخصی وەڕی بیرڕامان کرد. من دەمەوێت لە سەرەتادا سوپاسێکتان بکەم لە دڵەوە، ئەمەش بۆ کۆمەکی زەمین لەرزەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تورکیا. من ماوەیەکی کورت پێش ئێستا خۆم لەوێ بووم لە شوێنی کارە ساتەکە لە تورکیا و ئەو ئەندازە زۆرەی کاریگەریەکانی ئەم زەمین لەرزەیە تەسەور ناکرێت. تورکیا بۆ ئێمە دراوسەیەکی ڕاستە و خۆنیە، بەڵام بەهۆی ملیۆنان خێزانی پەیوەندیدار زۆر لە نزیکەوە لە پەیوەندی لەگەڵ یەکتردان. بۆیە لە ئەڵمانیاش خەڵکانێکی زۆر خێزانگەلێکی زۆر متابعی ئەوەیان کرد کە چێ یەکەم کەس لەوێ بوو کاتێک کە پێداویستی یەکجار گەورە بوو. خەڵکی لە کاتی پێویستیدا یارمەتی بدەن و لە دەوروبەرێکی کودراوسەیەتیەکی سەختی ئەمنیدا یارمەتی بدەن. هەرێمی کوردستانی عێراق لەسەر ئاستی دنیا بۆ ئەمە ناوبانجی دەرکردووە. نزیکەی 1 ملیۆن خەڵک کە لە دەستی تێرۆری داعش ڕایان کردبوو ئەمڕۆژ وەک ئاوارەی ناوخۆلێرە لە کوردستانی عێراق دەژین. لە سەروشیانەوە سەدان هەزار خەڵکی سووریا کە لە دەست شەڕی ناوخۆی وڵاتی خۆیان ڕایان کردبوو لێرە پەناگێکی ئارامیان دۆزی بۆ ئەم کارە گەورە ڕێز و پێزانێنێکی زۆرمان هەیە، بەتایبەتی بۆ ئەو ساڵانەی کە درێژەیان هەبوو درێژیان هەیە. بۆیە ئێمە هەوڵ دەدەین ئێمەش لە ئەڵمانیاوە کۆمەک بکەین و یارمەتی بدەین لەو شوێنەی کە دەتوانین بۆ ئەوەی خەڵکی ئێرە یارمەتی بدەین. لە 2014ەوە ئێمە نزیکەی 800 ملیۆن ئۆیرۆ کۆمەکی مرۆیمان لە ئەڵیاماوە لە ئەڵمانیا بۆ ئێرە تەرخان کردووە. بەشی زۆری کۆمەکی سەقامگیرکردنەوەی ئەڵمانیاش دێتە هەرێمی کوردستان. THW بۆ نمونە لە هەولێر بنیاتنان و بەرفرەوانکردنی بەدەنگەوە هاتنی کارە ساعتەکان بە زیاتر لە 2 ملیۆن بۆ ئەم ساڵتەنیا کۆمەک و پشتیوانی دەکات. ئێمە دەمانەوێت ڕۆڵی خۆمان درێژە پێ بدەین، پشتیوانی خۆمان. ئێمە دوێنەش لە بەگدا ئەمە پەیامی من بوو بۆ ئەمە کۆمەکی ئێمە بۆ ئەو ئامادەیە کۆمەکی جواتی نێودەوڵەتی پشتی بەوە بەستووە کە لێرە لە هەرێمی کوردستاندا هاوکارانمان هەن کە بە دەنگێکی هاو بەش قسە دەکەن. خەڵکانێکی زۆر کە لێرە پەناگی ئارەمیان دۆزیوەتەوە لە جیواتی یەزیدین و ئێمە جۆبیستی ئەوش بوون کە کەمپەکان کە بەشێکی زۆری خەڵکی وەک پێشتر لێدەدەن هەڵدەوە شێندرێنەوە و دادەخرێن. بۆ ئێمە ئەمە دەبێت پلانێکی ورد و ئایندەیانە جەوهەریانە تەمەشا دەکرێت و بدۆزێتەوە، چونکە ئەو ئافرەتانە ئەو منداڵانە پیاوان ئەو ژنانەی کاوێ نابێت دووبارە تووشی ئاوارەی و دەربەری ئازمونێکی ئاوارەی ببنەوە و نەگەڕنەوە شوێنێکی نائەمن و نەئارام. ئێمەش ئێستا لە گفتوگۆکەماندا ئاماژەمان بەوە کرد کە چەندە گرنگە گەڕانەوەیەکی شەرافەتمەندانە و بەکەرامەت بۆ ئەو خەڵکە گرنگە و بۆ ئەمەش ئێمە دەمانەوێت پشتیوان بین و پێکەوە کار بکەین بۆ ئێمە بۆ خەڵکە بڕەخسێنین. ئێمە لە پەرلەمانی اتحادیەی ئەڵمانیا دەماوەیەکی کورت پێش ئێستا تاوانەکانی دژ بە یەزیدیەکانمان وەک جێنۆساید ئاعتراف پێکردانمان پێدانان. ئێمە دەزانین کە کاریگەریەکانی جینۆسایدنەوە دوایەوە بنتەوە، بۆیە گەڕانەوەیەکی بە کەرامەت و شەرافەتمەندانە زۆر کاریکی حیاتی و جەوهەریە. بۆ ئەوانش کە ئێمە لە ئێمە بەرپرسیارەتیان لە سیاسەتدا هەیە، نابێت هیچ کاتێک خەڵکی لاوازی کۆمەلگا لەبیر بکەین. کۆمەلگا کاتێک بەهێزە
کە خەمی خەڵکی لاوازی خۆی بخوات و بەهانیانەوێت ئەمە بۆ هەموو وڵاتێک دروستە و بۆ ئێرەش لە هەرێم دروستە بە تایبەتی بۆ ئەو کەسانەی کە ئەوانەی کە تووشی دەستدرێژی سکسی بوون یاخود منداڵەکانیان ئەو منداڵانەی کە لە دەستدرێژی سکسی وەدی هاتوون و کە باوکێکی ڕاستەقینیانە ئەمانە نەوەکو هەر لەلایەن خێزانەکانیانەوە قبول ناکرێت بەڵکو مافە هاوڵاتیەکانشیان زۆر سنووردار کراون لە پشتی ئەو منداڵانە هیچ عشیرەت یا هۆزێکی بەهێز نییە سەرکردایەکێکی ئاینیان نییە ئەو منداڵانە گروپی لۆبیشیان نییە بەڵام ئەو مناڵانە وەک هەر مناڵێکی دیکە لە سەراستی جیهاندا مرۆڤن وەک مرۆڤەکانی ئەو جیهانە مافیان هەیە مافی مرۆڤ ئەمەش بۆ ئەوەیە وەک ماف لەسەر ناو هەبوونی ناوێک بۆ ئەوەی ئێمە هەموو مرۆڤەکان و بە تایبەتیش منداڵەکان ژیانێکی بە کەرامەت و بڕیاری دەستی خۆیان لە داهاتوودا بۆ بڕخسێنی لەگەڵ هەموو ئەوانەدا ئێوەش لە ئێمە باشتر دەزانن کە ئێمە لە ئەڵمانیا و لە دەرەوە تەمەشا دەکەین کە دەبێت ڕەچاوی ئەوە بکرێت بۆ ئێمەش بۆ ئەوڕۆپیەکان و بۆ ئەڵمانەکان زۆر گرنگە کە وبیر خۆمان بینینەوە کە لە سەقام گیرکردنەوە لە گەشەی ئابووری بێگومان نابێ ئەوە نادیدە بگیرێت کە مەترسی بەناو دەوڵەتی ئیسلامی هێشتا سایەی بەسەر ئەم هەرێمەدا دەکشێ و هێزەکانی ئێوەش هەم سەرگەرمی ئەوەن کە مەترسی ئەو تێرۆریستانە سنووردار بکەن هێزی دەرەوە و هێزی ناوەوە دەیانەوێ خەڵکی لە یەک جیا بکەنەوە و ناسەقامگیر بکەن بەمەش گەشەی ئابووری و کۆمەڵایەتی وەدوا بخەن هەر بۆیە زۆر گرنگە کە هەموو هێزەکان بەیەکەوە کار بکەن کە بۆ ئاسایش کار دەکەن کە بۆ ئەمنیەت کار دەکەن ئێمە دوێنێ لە بەغدا گوێبیستیەوە بن کە هەماهەنگی و پێکەوە کارکردن لە نێوان پێشمەرگا و سوپای عراقی باشترە و چڕتر دەبێت بە کۆمەکی ڕاوێژکاری و ڕاهێنان و ئێمە لە ناتۆ لە هاوپەیمانی دیش بە داعشدا بۆیە زۆر بڕیادەرانەیە کە ئەو کەلێلانە ببەستین بگرین کە تێرۆریستەکان سوودیان لێ دەبینن بۆیە من هەروەک دوێنێ لە بەغدا ئاماژەم پێ کردووە لێرەش جەخت لەوە بکەمەوە کە ئێمە بەردەوام دەبین لە لای ئێوە و لە پشتیوانی ئێوە بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش بۆ ڕوبەڕووبوونەوەی تێرۆر ئێمە هەروەها پشتیوانی ئێوە دەبین و پشگیریتان دەکەین کە سەقامگیری بەتواناکردن بەیەکەوە ببینە پێشەوە عراق بۆ ئەمە بەشێکە لە دەست پێشخەری ئەڵمانیا بۆ ڕاهێنان و پێگەیاندنی حکوومەتی فیدرالی ئەڵمانیا زۆرێک لە پرۆژەکان بە هەماهەنگی لەگەڵ پێشمەرگە لێرە جێبەجێ دەکرێن لە حەوت ساڵی ڕابردوو لە 2016 بۆ 2022 ئەڵمانیا بۆ ئەمە 50 ملیۆن ئۆرۆی بۆ ئەم بوارە تەرخان کردووە ئامانجی ئێمە ئەوەیە کە ئەمنی هێزەکانی ئاسایشی خۆجێی خۆیان بتوانن ئەمنیەت دەستەبەر بکەن هەر بۆیش ڕاهێنان و پێگەیاندن و دەست پێشخەریەکی لەو جۆرە بۆ ئەمانە گرنگە کە بتوان ئەمنیەتی خۆیان بەدەستی خۆیان بگرن ئێمە کە باس لە ئەمنیەت و ئاسایش دەکەین دەمەوێت لە گفتوگۆ کراوە و ئاڵوگۆڕی بیرروڕامان کە ئێستا هەمان و دەمێ ئاماژە بە شتێک بکەم کە ئەمڕۆ ڕۆژی مافەکانی ژنانە کە ناوەکار ئەمڕۆ زیاتر بەڵام لە هەموو ڕۆژێکی ساڵشدا دەبێ وا بێت کۆمەڵگاکان ئارام و ئاسایشیان هەیە ئەو خۆشگوزەران کە هەموو خەڵکی لە ژیانی ئابووری و سیاسی بەشدار بن ژنانیش کە دیارە ناودارە لە هەموو وڵاتانی جیهاندا نیوەی کۆمەڵگا پێک دەهێنن بۆیە بۆ هەر وڵاتێک گرنگە کە زیانی زیاتر دەبێت ئەگەر بێت و نیوەی کۆمەڵگا یەکسان نەبێت و بەشدار نەبێت جاچی لە کارچی لە خوێندن یاخود لە ژیانی گشتیدا بەشی هەبێت ئەمە حەقیقەتێکە ئەمە لە زانیاریە ئابوووریەکانی ئاستی جیهان دەبینن بنەمای ئەمەش پێشمەرجی ئەمەش کاوەیە هەمووان یەکسان بەشداریان هەبێت بۆ ئەوەش پێویستە کە هەمووان ئەمنیەت و ئاسایشیان هەبێت هەنگاوی یەکەم بۆ ئەوی بە ئاراستە بڕۆین ئەو توند و تیژەیە کە ژنان کە
ژنان لەسەر دەستی پیاوەندان دەبێ ئەمە ڕابگرێتە دەبێ وەک یەک ڕۆڵیان هەبێت بۆیە بەنیگەرانیەوە گوێ تا ئێستاش بە سەراحەت باسمان کرد کە دەستکاریکردنی یاسا ڕوبەڕووبوونەوەی تند و تیژی خێزانی ڕاگیراوە هیوادارم لە دڵەوە کە پەرلەمان بتوانێت لە هەنگاوێکی یاخود لە هەوڵێکی دووەمدا بتوانێت ئەم یاسایە پەسەند بکات چونکە لەو شوێنێک کە ئافرەتان ژنان ئاسایشیان هەیە تەواوی کۆمەلگا ئەمن و ئاسایشی هەیە بە پێچەوانەوەش هەروە لە هەموو شوێنەکانی جیهان ئاوایە ئەو شوێنانی کە ئافرەتان ژیانێکی ئارام و نییە ئەوە لە کۆمەلگاشدا ئاشتی و سەقامگیری نییە هەر بۆ ئەمەش دەبێتە مای نەبوونی ئابوووریەکی جێمتمانە پارێزگاریکردن یا ڕێگریکردن لە تند و تیژی هەر مافێکی مرۆڤ نییە بەڵکو ئیجابیانش کاریگەری لەسەر کۆمەلگاکان دەبێت گەشەی کۆمەلگاکان بە هەمان شێوەش کۆمەلگایەکی مەدەنی چالاک و ڕاگەیاندن دەنگی ڕخنەی کە هەبێت کە گوێی لێ بگریت کە ڕێزی لێ بگریت ئەمە ئاماژەیەکی باشە ئاماژەیەکە بۆ دیموکراتیکی زیندوو پێشمەرجێکیشە بۆ گەشە پێدانیا بەرەو پێشچوونی ئابووری تونها تەنها مێشکێکی کراوە دەتوانێت داهێنان بکات باس لە داهێنان بکەین لێرە لە هەولێر من پێم وایە شتێکی تایبەت هەیە کە ئاماژەی پێ بکەن ئەویش هەماهەنگی زۆر چڕ و نزیکمانە لە بوارەی داهێناندا ئاڵوگۆڕکردنی نێوان کۆمەلگاکان لە نێوان خەڵکەکەدا بێگومان لەوانەیە هەمووان نەزانن بەڵام هەولێر ناوەندی ئاڵوگۆڕی کولتوری ئەڵمانی عراقیە پەیمانگای گۆتە و هەروەها DIAD داد لێرانە نوێنەرایەتیان هەیە لە 7 قوتابخانە لە ئەڵمانیا ئەڵمانی زمانی ئەڵمانی وەک زمانی بیانی دەخوێنرێت هەر حوتیان لێرە لە هەرێمی کوردستانی عراقن بۆ ئەمەش ئەمە سوودفە نییە کە هاوڵاتیانی نێوان وڵاتانمان نێوان ناوچەکانمان بەو شێوە لە نزیکەوە پەیوەندیان هەیە چونکە کە کاتێک کە زمان یەکتر قسە دەکەن باشتر بتوان لە یەکتێ بگەن چەند هەفتەیەک بەر لە ئێستاش بەردی بناغەی چوارەم ئینستیتوتی کولتوری ئەڵمانی فەڕەنسی لێرە دانراوە لەوەش دەتوانین من پێم وایە هەم دەتوانین هەردوو لامان شانازی بکەین چونکە ئەم ئاڵوگۆڕە هەردوو لامان بەرەو پێشە بە خەڵکی وڵاتەکانمان کە سیاست لە خزمەتی ئەواندایە بەرەو پێش دەچن و بەیەک دەگەن بۆ ئەمەش نەوەک هەر لە نێوان ئەڵمانیا و عراق ئەڵمانیا هەرێمی کوردستان بەڵکو ئەوروپا و کوردستانی عراق بەیەکەوە پەیوەندیانە بەرەو پێشن بۆیە زۆر سوپاس بۆ ئەم پێشوازی ئەمڕۆ لێرە زۆر سوپاسیش بۆەوەی کە دەتوانم لە دوو ڕۆژی داهاتوودا بە هاوکاری ئێوە ئەو هەرێمە جوانە بتوانم کاتەکانم بەسەر زۆر سپاس جەنابی وەزیر زۆر بەخێر بێن من جارێکی تریش بەناوی حکوومەت و خەڵکی یاریمی کوردستانەوە بە خێراتنێکی یارمی بەڕێز وەزیری دەرەوەی ئەڵمانیا خاوت و هالینا بێربۆک دەکەم زۆر بەخێر بێن و ڕێگەم بدەن پیرۆزبایی ڕۆژی ئافرەتیش لە جەناو بکەم هەرچەندە پێمان وایە هەموو ڕۆژی ساڵ پێویستە ڕۆژی ئافرەتیش بێ هەروەها جێخوایەتی من بەناوی خەڵکی یاریمی کوردستانەوە سوپاسی جەناب و بە ڕێگەی جەنابیشتەوە هی حکوومەت و پەرلەمانی ئەڵمانیا و خەڵکی ئەڵمانیا بکەم بۆ بە جێنوسایت ناساندنی کۆمەڵکوژی ئێزیتیەکان کە بێگومان ئەمە هاوکاریەکی زۆر بوو لە ناساندنی ئەو تاوانەی دەرحەق بە خوشکوبرای ئێزیتیەکانمان کرا لە ئاستی جیهان و هیوادارم وڵاتانی تریش چاو لە ئێوە بکەن و ئەوەی نەک تەنیا بە جێنوسایت ناساندنی ئەم کۆمەڵکوژیە بکرێت بەڵکو ببێ بەهاندەرێکیش بۆ ئەوەی لە ڕووی ئاوەدانکردن و هاوکاریکردنی خوشکوبرای ئێزیتیەکانمان بەشداری بکەن. ئەڵمانیا بێگومان بووەتە پەناگەیەک بۆ زۆر ئەو کەسانێک کە لێ قەوماون و گەورەترین جالیەی کوردی لە دەرەوە لە ئەڵمانیا ئەمەش ئاماژە بەو خاڵە دەدا کە ئەو پەیوەندیە نزیکەی بینی ئەڵمانیا و خەڵکی کوردستاندا هەبووە بووەتە ڕێخۆشکەرێک بۆ ئەوەی خەڵکی کوردستان جێخۆیان لە ئەڵمانیا بینەوە هەر کاتێک وەکو بینیمان لە کاتی هێرشی دڕندانەی داعش بۆ سەر خوشکوبرای ئێزیدیەکانمان زۆر خەڵکی ئێزدیێمە ڕوویان کردە ئەڵمانیا بۆ ئەوەی لەوێ زیاتر سەلامەت بن.
بەنسبەت ئێمەوە هاوکاری و پشتیوانیکردنی ئەڵمانیا لە شەڕی داعش جێگەی دەستخۆشی و پێزانینی هەموو خەڵکی کوردستان بووە. ئێوە یارمەتیەکی زۆری ئێمەتاندا کە بتوانین زاڵ بین و بتوانین ئەم تێرۆریستە ئەم گروپە تێرۆریستە درڕندایە تێک بشکێنین. هاوکارەکانی ئێوە بەردەوام بوون و هەروەها دوای ئەوەش لە ڕووی سەربازیەوە لە ڕووی ڕاهێنان و یارمەتیدانی پێشمەرگەیەوە بەردەوام بوون. من جارێکی تر سوپاسی و هاوکاری و پشتیوانیەی ئێوە و خەڵکی ئەڵمانیاش لە خەڵکی هەرێمی کوردستان دەکەم. ئێمە لە گفتوگۆکانمان لەگەڵ بەڕێز وەزیری دەرەوە باسی چەند خاڵێکی تریشمان کرد لەوانە باسی پتەوکردنی دیموکراسیەت و جێبەجێکردنی یاسا ڕوبەڕووبوونەوەی تێرۆریزم بە هەموو جۆرەکانیەوە هەروەها باسی ئەومان کرد کە لە سەر بنەمای بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستان هەموو هەوڵێک بدەین بۆ باشترکردنی ژیانی خەڵک و پتەوکردنی پەیوەندیەکانیشمان لەگەڵ وڵاتانی دۆست بە تایبەتی وڵاتی ئەڵمانیا کە داوام لێکردن ئەوان زیاتر یارمەتی ئێمە بدەن هەرچەندە بە خۆشحاڵیەوە دەتوانم بڵێم کە چەندین گرێبەست لە بینی کۆمپانیەکانی ئەڵمانیا و هەرێمی کوردستاندا وەژۆ کراون و یارمەتی ئێمە دەدەن بەڵام داواکارم کە زیاتریش بتوانن یارمەتی ئێمە بدەن بەوەی ئێمە بتوانین پەرە بە کەرتیا بووری هەرێمی کوردستان بدەین کە ئەمە یەکێک لە بنەماکانی سەرەکیە بۆ باشترکردنی سەقامگیری و کاریگەریشی دەبێت لەسەر سەقامگیری و ئاسایشی ناوچەکە بە شێوەیەکی گشتی. باسی تر باسی شنگارمان کرد کە هاوڕا بووین لەسەرەوەی کە خەڵکی سەربەرزی شنگار بە ئێزدی و خەڵکی تریشەوە بتوانن بە کەرامەت و شەرەفەوە بگەڕێنەوە بۆ زێدی خۆیان و هەموو ئەو خزمەت گوزاریانەی پێویستە بۆیان داوبین بکرێ و ڕێککەوتنی شنگار کە لەگەڵ حکوومەتی عێراق واژۆکراوە بین هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق ئەمە بێ بە بنەما بۆ چارەسەرکردنی کێشەکان لە شنگار و هەمووی وەکو خۆی جێبەجێ بکرێ. من زیاتر لەوە کاتتان ناگرم تەنیا جارێکی تریش دەمەوێ بە گەرمی بە خێراتنی بەڕێز وەزیر بکەم و هیوادارم پەیوەندیەکانمان لەگەڵ ئەڵمانیا ڕۆژ بە ڕۆژ بەرە و قۆناغی باشتر و گەورەتر هەنگاو بنێ. زۆر زۆر سپاس. زۆر زۆر بەخێر بن. Sash, if you allow me, maybe we take some questions. Okay. So, Ms. Berbok, this is Pam Serbas from Rudau Media Network. First of all, let me tell you and all the ladies inside this room, Happy Women's Day. So, thank you for this opportunity. I have two questions. So, my first question is about, have you mentioned the Kurdistan region in your economic agreements with Iraq? And my second question is, as we know that there's an energy gap in Europe after the war of Ukraine. So, how can the Kurdistan region feel part of this gap? Thank you. دوێنێ لە بەغدا بەڵام گفتوگۆ کەشمان پێش ئێستا کە لێرە ئەنجام درا لە نێوان حکوومەتی عراق نەپێش لێ ئەنجام درا لە بەرلین و لە منشن لەگەڵ حکوومەتی عراقیدا لایەنی ئابووری و گەشەپێدان و هەماهەنگیش زۆر ڕاشکەوانە ئاماژە پێکراوە کە چەندە گرنگە ئەماهەنگی لە نێوان بەشەکانی وڵات هەموویدا بەتایبەتی ئەماهەنگی نێوان بەغدا و هەولێر کە بۆ ئێمە زۆر گرنگە لە پرسە ئەمنیەکاندا بەڵام ئێمە دەزانین کە پرسە ئەمنیەکان زۆر لە نزیکەوە پەیوەندیان بە گەشەی ئابووری و بە سیاسەتی وزەشەوە هەیە بۆیە کاتێک ئێمە کە لێرە پرۆژێ هاوبەش و ڕێکەوتنمان دەبێت ئەوە بەتایبەتی ئێمە ئەمەمان لە بەرچاو ئێمەش ئێستا دوو قۆڵیانە باسمان لەو بوارە کرد کە چەند ئێمە بە ئاماژەکردن لە پرسە سیاسەتی وزەیەکان لێرە پێکەوە دەتوان پێکەوە کار بکەین لەلایەکەوە ئاماژەمان بۆ کرد کە گاز و نەوت بەڵام بەتایبەتیش بە لە چاوگرتنی وزە نوێبووەکان ئێمە دەبێت لە ئەوروپا و بەتایبەتیش لە وڵاتەکەی مندا ئەڵمانیا کە ئەزمونێکی زۆر ئازاربەخشی هەبوو کە ئێمە نابێت تەنها پشت بە پەیوەندی ئابووریەک لە ڕێ پەیوەندی ئابووریەکان متمانێکی بەردەوامان هەبێت وەک ئێمە وەک ئێوەش دەزانن بەندبوونێک پابەندبوونێکی نەوت و
گازمان بە رووسیا و هەبوو کە زۆر باری ئێمەی گریان کرد یا زیاتر لە گرانکردن باری ئێمە قرس کرد و ئێمەش رووسیا بە یاسای نێودەوڵەتی لە بەو هێرشە دڕندانەیی لە دژی ئۆکرایندا ئێمە پێویست بوو کە لە ڕۆژێکەوە بۆ بەیانی بگۆڕین ڕەوەکەمان و بۆ ئەمەش کە چوارەم هێزی ئابووری دنیادا نابێت دووبارە شتێکی ئەوەی بەسەر بێت و لە ڕووی ئابووریەوە دەڵم بۆ زۆر گرنگە کە ئێمە لە هەماهەنگی ئابووریمان لە داهاتوودا زیاتر لەوەی کە لە ڕابردوودا هەمان بۆ هەماهەنگی بکەین و کار لەسەرەوە بکەین کە هەماهەنگیمان لە بواری ئابووریدا لەسەر تێگەیشتنێکی هاوبەش لە بنەمای عادلانە و منافەسەیەکی عادلانە و لەسەر بنەمای یاسا سەروەری بێت بەتابەتیش بۆ ئێمە لە هاوبەشی وزەییدا دیارە ماس لە هاوبەشی وزەیی یا شەراکەتی وزەیی دەکەن بەڵێ ئێمە پێویستمان بە گاز هەیە و کە مەترسی هەرە گەورەی ئەمەی لەسەر ئاستی جیهاندا بەداخەوە پەیوەندی بە هەمووانەوە هەیە ئەویش قەیرانی کەش و هەوا قەیرانی کەشەوە گەورەترین قەیران و مەترسی سەدەیە بۆیە هەتا لە دەستەبەرکردنی وزەشدا لە ساڵانی داهاتوودا لەسەر لە وزە بە بەردبووەکان دەبێت بەڵام ئامانجمان ئەوەیە کە تا ناوەڕاستی 2020ەکان تەواو لەسەر وزەی بە بەردبوو واز بهێنن و هەموو گاز و هەموو گرێبەستە گازەکانیش کە ئێستا دەیانبەستین لە ناوەڕاستی چلەکاندا تەنها لە بواری ژێرخانی ئابووریدا دەمێننەوە دەتوان ئەگەر بێت و وزەی پاک وزەی سەوز و وزەی ئاو بۆش لێرە قسەمان لەسەرەوە کرد کە ئێمە لە پرۆژەکانی گازدا دوێنش لە بەگدا هەروەها باسی پرۆژەکانی گازمان کرد کە ئێمە ئەوە پشتیوانی دەکەین کە وزەی پاک و خاوێنیش لێرە بنیاد بنین بۆ ئێمە ئەمە ئاسۆیەکە بۆ داهاتوودا لە ماوەی مامناوەند و دووریشدا کە وزەی بۆ بەکاربهێنین. ساڵق پەیامبەری کوردستان 24 دوو پرسیارمەیە پرسیارێکیان لە ڕێستۆرێکی حکوومەت هەرێمی کوردستان ئایا یەکێک لەو پرۆژە استراتیژیانی حکوومەت هەرێمی کوردستان بۆ بەلکترۆنیکردنی حکوومەتە هیچ دایەکتان لە ئەڵمانیا هەبوو بۆی کەەوە هاوکاری تامکا لەو بارە پرسیارەکانشم لە بەڕێز جەنابی وەزیری دەرەوە سەبارەت بەوەی کەەوە ئایا هاوکاری زیاترتان هەیە بۆ هێزەکانی پێشمەرگە و بەتایبەت بۆ زیادکردنی ڕاوێژکارانتان بۆی کەوا بتوان زیاتر هاوکاری هێز پێشمەرگەی کوردستان بکەن و سەبارەت بەوەی کەەوە ئایا هەرێمی کوردستان لای ئەڵمانیا هاوپەیمانە یا هاوبەشە و مەترسیەکانی داعش لە سووریا و عێراق چۆن دەبینن؟ وەڵامی پرسیاری بەشی یەکەمی پرسیارەکە گەردەمەوە ئێمە لە گفتوگۆکانمان لەگەڵ بەڕێز وەزیر واسی ئەومان کرد کە چۆن ئێمە بتوانین پەرە بە پەیوەندیەکانمان بدەین لە ئاستی هاوکاری ئابووریش هەر بۆ زانیاری جەناوێت یەکەم پرۆژەی بە ئێلکترۆنیکردن لەگەڵ کۆمپانیایەکی ئەڵمانی بووە لەلایەن وەزارەتی ناوخۆیەوە کە بۆ دەرهێنانی مۆڵەتی لێخوڕینی ئۆتۆمۆبیل بووە و ئەمە وەکو بنەمایەک بۆ وەرگرتنی داتا لەو کەسانێک کە ئەڕۆن بۆ نوێکردنەوەی ڕوخسەتی لێخوڕینی ئۆتۆمۆبیل ئەمە یەکەم هەنگاو بووە بۆ بە ئەلکترۆنیکردن و بەردەوامیش دەبین بۆ ئەوەی لە هەموو سێکتەرەکانی تریش ئەم کارە بکەین ئەگەر لەگەڵ بەڕێز وەزیر قسەمان کردووە کە لە هەردوو لامان بتوانین پەیوەندیەکی پتەوتر دروست بکەین بۆ ئەو پێداویستیانەی کە ئێمە پێویستیمان پێیانە و ئەوانیش دەتوانن لەو ڕوانگەوە هاوکاریمان بکەن. بەڕە چاوکردنی پشتیوانی لە بواری ئەمنیدا بۆ ئێمە زۆر گرنگە لە ئەزمموی دەرسوەرگرتنمان لە ڕابردوودا کە ئێمە پشتیوانەکانمان لە شوێنی خۆی ڕێکارەکانی سەقامگیرکردنەوە سەقامگیریکردن ئەمەیە کە ئەمەش لە هەماهەنگی ئەم وڵاتە نێوان لەم وڵاتەدا کە دەکرێمە دەستەبات بکرێتەمە بۆ ئەمە زۆر گرنگە و دوێنە لە بەغدا ئاماژەم پێکرد و ڕاشکانەوتم ئەمڕۆژ لێرە کە ئێمە ئاماژەی زۆر ئیجابیمان بینیوە کە هەماهەنگیکردن لە نێوان پێشمەرگە و سوپای عێراقیدا باشترە و چڕترە
بەرفراوانتریش بکرێت ئێمەش دەمانەوێت وەک لە ڕابردوودا کردومانە لە داهاتووشدا لە ڕێی ڕایشکاریەوە لە چوارچێوەی هاوپەیمانی دژە داعش و لە چوارچێوەیە ڕاهێناندا چوارچێوەی ناتۆدا بەمەش کە دەمانەوێت ئەو کەلێنانەی کە تا لە ڕابردوودا هەبوون کە تێرۆریستەکان سوودیان لێبینون ئێمە پێکەوە بتوانین ئەم کەلێنانە بگرین. ڕاهێنان و پێگەیاندن کە حکوومەتی ئیتحادی ئەڵمانیا لێرە دەیکات پرۆژە گەلێک پشتیوانی دەکات لە هەماهەنگی لەگەڵ پێشمەرگەدا کە لە 2016 تا 2022 50 ملیۆن ئەوڕۆمان بۆ مەتەرخان کردووە. ئێستا لە گفتوگۆ کەشماندا ڕاشکاوانە باسم لەوە کرد کە ئێمە ئەم جۆرە پشتیوانیە ئەم پێگەیاندن و ڕاهێنانەکە پرسیارەکەت بوو پرسیارەکەتان بوو لە داهاتووشدا درێژە پێدەدەین. لە سەبارەت بە هەماهەنگیکردن لەگەڵ پێشمەرگە و بەڵام پشتیوانیکردنیش بۆ سەقامگیرکردنەوە و دووبارە بنیاتنانەوە کە دیارە ئەمنیەت تەنها لە دژی تند و تیژی نابێت بەڵکو ئارامی و ئاسایش کە بنەماکانی ژیانیش لە ماڵی خۆیدا هەبێت کە مرۆڤ دەبێت سەرچاوەیە کانیەکی هەبێت بۆەوەی بتوانێت ئاوی هەبێت بۆ بتوانێت ئاودێری بکات ئەو سەرچاوانەی کە ژەهراوی کراون دەبێت چاک بکرێنەوە بۆی خەڵکی بتوانن کشت و کاڵ ئەنجام بدەن. سەبارەت بە ئەلکترۆنیکردن یا دیجیتالکردنیش ئێمە تازە لە سەبارەت بە کەرتی ئابووری قسەمان لەسەرەوە کرد کە لە ڕێی دیجیتالکردنەوە بۆ ناوچە گەلێک کە زیاتر وشکن دەرفەتی نوێ هەن بە هۆشمەندی هۆشیاری زیرەکەوە بتوانێت دەستەبەرکردنی ئاو بکرێت. بۆ ئەمەش بۆ هەرێمی کوردستانیش ئەمە تواناگەلێکی زۆر لە خۆی دەگرێت. Können Sie mich jetzt hören? Ja. Jörg Blank von der Deutschen Presseagentur. Blank لە DPI خات و وەزیری دەرەوە ئێوەماتان بەژەوە کرد کە کەمپەکان هەڵەوەشێنرێن یا دادەخرێن. ئایا ئەڵمانیا چی لە جانتاکەیدایە بۆی بتوانێت پشتیوانی پشتگیری کوردەکان بکات بەتابەتی ژنانی ئەو کەمپانە ژنانی یەزیدی یارمەتیان بدەت؟ ئایا پارەی زیاتر دەبێت یان سەرۆک وەزیران بەرزانی ئایا دەکرێت کە ئافرەتانێک کە منداڵیان لە داعش هەیە هەروەکە وەزیر باسی کرد دووبارە لەلایەن جباتی یەزیدی و کۆمەلگای یەزیدیەوە قبول بکرێنەوە کە تا ئێستا نەکراوە ئەمە و گرفتێکی گەورەشە. بۆ ئێمە بنەمای سەرەکی کارمان ئەوەیە کە ئەگەر ژنان و منداڵ لە ئارامی دانەژین کەس لە کۆمەلگا لە ئارامیدا ناژێت. هەر گرنگ نییە کە ئێمە ژنان یارمەتی بدەین بەڵکو یارمەتیدانی ژن و منداڵان یارمەتیدانی تەواوی کۆمەلگایە. بۆیە بۆ ئێمە زۆر جەوهەریە کە ئێمە کار لەسەرەوە بکەین خەڵ دەرفەتی گەڕانەوە بۆ سنجار بۆ خەڵکی بڕخسێنین. ئەوە دەبێت بزانین کە چیان پێویستە بۆەوەی ژنان پیاوان ئارامی دابژین، ژنان لە ئارامی دابژین، منداڵان لە ئارامی و ئاسایشی دابژین. بەتابەتیش ئەوەی کە دەبینین ژنان ئەو شتەی بەسەریان هاتووە کە پیاوەکانیان کە منداڵ کە کوڕەکانیان کە خزم و کەسوکاریان کوژراون خۆیان ڕفێنراون ئەوە دەبێت کە ئەو نیگەرانیانەی هەن ئەو تند و تیژە لە ڕابردوودا بینیویانە کاریان لەسەر بکرێت. بۆیە بۆ ئێمە زۆر گرنگە لە پرسی گەڕانەوەدا بۆ ناوچەکانی خوان ئەگەر بێت و کەمپەکاندا بخرێت چونکە کەس نایەوێت هەتا لە کەمپەکاندا بژێت. بۆیە کاتێک بۆیە گرنگە خەڵک بگەڕێنەوە بەڵام بە هەمان شێوەش گرنگە کە ژیانی شەرافەتمەندانە و بە کەرامەت بێت. ژیانی بە کەرامەتش ئەوەیە کە پێویست نەکات لە ماڵەوە خۆی بشارێتەوە تەواوی ڕۆژ. بۆیە بەشی ئێمە و دەوری ئێمە لێرەدا کە سەقامگیرکردنەوە و دەستەبەرکردنی ئەمنە هەروەکو ئەو هاوکارەشتان پێشتر پرسی کە ئێمە ئەمنیەتی ناوچە کە خۆی کاری لەسەر بکەین و ئەمە بەشێکیشە لە سیاسەتی فێمینیستی لە بواری ئەمنیدا. پرسیاری دووەم پەیوەندی بەوەیە کە ژنان و منداڵ چیان پێویستە لە دووبارە بنیادنانەوەی ئەو شوێنە. بێگومان ئێمە پارەی زۆرمان لە ئەڵمانیا بۆ ئەوە تەرخان کردووە لە ڕێگەی جیایزێتەوە بۆ دووبارە بنیادنانەوە کە بە جۆرێک بنیاد کە پێداویستیەکانی ژنان دەستەبەر بکرێن ئاو بەردەست بێت
بەرچاو بێت و دوور نەبێت کە بە شەو پێویستکە بۆی بڕۆن. خاڵی سێمەوەی کە ئێمە دەورمان تێدا هەیە بەهێزەوە ئەویش کە زیاتر لە ملیۆنێک ئاوارەی ناوخۆ هەن و خەڵکانە لە کەمپ دەژین و چیان لەوێ بینیوە لە ڕووی دەرونیەوە کاریگەری و هەروەها ئەو جینۆسایدش لە ڕووی دەرونیەوە کاریگەری هەوە بۆ لە پشتیوان دەبین لە ڕووی چارەسەری دەرونی کۆمەڵایەتی و کە پرۆژەگەلێک لە ڕێگای زانکۆکان لێرە ئەنجام دەدرێن. ئێمە لە ڕووی داراییەوە پشتیوانیان دەکەن کە بچنە کەمپەکان و بستە شوێنی دیکە بۆی بتوانن لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتیەوە هاوکاری ئەو ژن و منداڵ و گەنجانە بن بۆی بتوانن داهاتووی خۆیان باشتر دیاری بکەن و کار بکەن. کۆمەڵێک شتی دیکەشتان باس کرد کە یەکێک لەو تەحەدایانە ئەوەن کە ئەو ئافرەتانەی شویان نەکردووە کە ئێمە پشتیوانیان دەکەین لەو بارەیەشەوە کە چالە دەمێنینەوە بەڵام لە پرسی گەشەی ئابووریشدا ئەمە ڕەچاو بکەین کە ئەوەی ئێمە لە ڕووی پرۆژەی ئابووریەوە جاوزە بێت یاخود کشت و کاڵ بێت یاخود هیدی کە بێت کە ئەوە جەختی ئێمە لەسەر ئەوە بێت کە ئافرەتان بخرێنە کار. ئەوەیەکە بۆ وەڵامی کە پەیوەندی بە منەوە هەیە سەبارەت بە ئەو ئافرەتانەی یێزدی کە بەداخەوە بوونەتە قوربانی دەستی تیرۆر بە هەر جۆرێک بێ و تعدیان لێکراوە ئێستا هەندێکیان بوونەتە خەوان منداڵ ئەمانە ئێمە بە قوربانی دەیان بینین و ئەوەی پێشمان کرا بێت بۆ ڕزگارکردنی ئەو ئافرەتانە لە ژێر دەستی داعش بوو بنیان لە شوێنێ بوو بن هەوڵمانداوە و بەردەوامیش دەبین بۆ ڕزگارکردنیان ئەوانەی کە توانیویانە خۆیان ڕزگار بکەن یان ڕزگار کراون و هاتوونەتە هەرێمی کوردستان لە کەمپیان لە شوێنێکی تر ئێستا نیشتەجێن ئەو هاوکاریە کە پێویستە حکوومەت بۆیان کات وەکو قوربانی ئەم دیاردە ناخۆشەی کە بەسەریان داتوە ئەم ڕووداوە ناخۆشەی کە تووشی بوون حکوومەت یارمەتیان دەدات و یارمەتی ئەو منداڵانەش دەدەین چونکە ئەوەی ڕاستی بێن نە ئەم ئافرەتانە نە ئەم منداڵانە هیچ گوناحێکیان نییە. هیوادارم کە سوکاریشیان و کۆمەڵگەی ئێزدیش بتوانن ئەوانە جارێکی تر وەکو قوربانی ببینن و وەریان بگرنەوە جارێکی تر باوەشیان پێدا بکەن بەڵام ئەگەر ئەمەش لە ڕووی کولتوریەوە نەکرا یاخود ڕێگەیان پێنەدرا حکوومەت یاریمی کوردستان ماڵی گەورەی ئەوانە و ئەوەی ئێمە پێمان بکرێت لە ڕووی دابینکردنی ئەمنیەت و ئاسایش و بژێوی ژیان و بەخێوکردنی منداڵانیش ئێمە بەردەوام دەبین لە هاوکاریکردنیان. کریستۆف شولز لە شنگ بەڕێک سەرۆک وەزیران دوێنێ وەزیری دەرەوە هێرشەکانی تورکیا و ئێرانی بۆ سەر خاچی عێراق ڕەخنەی لێگرت. ئایا ئێوە سەرۆک وەزیران بوو سەرۆک وەزیران دوو پرسیاربوویەکێکیان سەبارەت بە هێرشەکانی ئێران و تورکیا بوو بۆ سەرخاچی عێراق ئایا بەڕێزیشتان هاوڕان لەگەڵ ئەوەی پرسیاری دوێژ بۆ وەزیری دەرەوە سەبارەت بە نۆرد ستریم. سەرۆک وەزیران پرسیارەکەم کرد سەرۆک وەزیران پرسیارەکەی تایبەت بە بەڕێستان ئەوە بوو کە دوێنێ وەزیری دەرەوە لە بەغدا ڕەخنەی لە سەرۆک وەزیران دوێنێ وەزیری دەرەوە هێرشەکانی تورکیا و ئێرانی بۆ سەر خاچی عێراق ڕەخنەی گرت ئێوەش هاوڕان لەو ڕەخنەیە سەبارەت بە هێرشەکانی ئێران و تورکیا؟ ئێمە بێگومان هەمیشە گوتومانە کە دژی هەر جۆرە پێشێلکاریەکین بەرامبەر بە سەروەری خاکی عێراق و هەرێمی کوردستان بکرێت لە هەلایەکەوە بێت. بەڵام لێرەدا جیاوازیەک هەیە لەو کردەوانە و یان پەرچەکرداری کە دەکرێت. ئێمە پێمان خۆش نییە وڵاتی ئێمە بەکار بێت بۆ ناسەقامگیریکردنی هیچ وڵاتێکی دراوسێ و هەمان داواشمان لە وڵاتانی دراوسێ هەیە کە ئەوانیش بە هیچ جۆرێک دەست لە ناو کاروباری ناوخۆی هەرێمی کوردستان و عێراق وەرنەدەن و بەشێک نەبن لە ناسەقامگیری بەڵکو هاوکار بن بۆ ئەوەی زیاتر ئێمە بتوانین هاوکاری سەقامگیری وڵاتان بکەین و هی خۆمان و هی ئەوانیش. ئەوەی کە لەلایەن ئێرانەوە دەکرێتە کوێستە وەکو بیستان و بینیمان هەندێک هێڕشی موشکی و درۆنی کرا کە ئەمە لە کاتی خۆیدا
ئێمە هەڵوێستی خۆمان دیار کرد و بەردەوامیشین لەوەی کە ئیدانەی ئەم جۆرە هێرشانە دەکەین و هیوادارین کە ئەم هێرشانە بوەستن و کۆتاییان پێبێ. سەبارەت بە تورکیا شەر وەکو خۆشتان ئەزانن کێشەیەکی مەودە درێژی بینی تورکیا و پەکەکە هەیە کە ئەمەش پەکەکە وای کردووە تورکیا بەردەوام بێت لە ئەم جۆرە هێرشانە و تورکیا زیاتر ئامانجیان پەکەکەیە کە بەداخەوە هاتوونەتە سنووری ئێمە و بوونەتە هۆکاری ناسەقامگیری. هیوادارین ئەمەش ڕۆژێک لە ڕۆژان بە شێوەیەکی ئاشتیانە کێشەی کورد چارەسەر بکرێ و پەکەکەشتی تر نەتوانێت بە ناوی کوردەوە ناسەقامگیری لە ناوچەکەدا دەستی تێوەربدات. ئێمە ئەوەی دەبینین زیاتر ئەمەیە کە پەکەکە وەتە هۆکاری ڕاکێشانی ئەم جۆرە هێرشانە لەسەر سنوورەکانی ئێمە کە بەداخەوە تاکو ئێستا زیاتر لە 800 گوندی ئێمە خاپۆر کراون و ئێمە نەمانتوانیوە دەستی ئەوەدانیان بۆ ببین چونکە لەبەر ئەم هۆکاری شەڕ و پێکدادانەیەکە هەیە. بێگومان هەڵوێستی ئێمە ئەوەیە کە ئەم شەڕە بەرەو کۆتایی بڕوا و ئێمە بتوانین خەڵکی خۆمان بەرەو ئەو ناوچانەش بگوازینەوە و ئەوەدانیان بکەینەوە. سەبارەت بە پرسیارەکەی دووەمتان ئەویش تەحەداکانی پەیوەندیدار بە هێرشی دڕندانەی تورکیا و نۆرد ستریم 2 بۆ ڕیگاز کە لە رووسیاوە بۆ ئەڵمانیا دەهات لە دەریای باکوورەوە بەڕێز شولکە و پرسیارەتان کە کرد. بێگومان ئێمە هەموو راپۆرتەکان متابعە دەکەین و هەموو زانیاریەکانیش کە لە ئەکتەر و لایەنی جیاوازەوە دێن و زۆر بەچڕی بەهێزی سەروەری یاساش ئەوەیە کە ئەوانەی لە وڵاتێکی سەروەری یاسا و دیموکراتیدا ئەوانەی کە پرسیارەکان یەکلا دەکەنەوە زۆخن دەکەنەوە کە توێژینەوە لێکۆڵینەوەکانیان بە کۆتایی بگەینن ئێمەش لەلایەنی حکومیەوە بتوانین هەڵیان بسەنگێنن و بڕیاریان لەسەر بدەین و پەلە نەکەین لەسەر نەمای چەند راپۆرتێک ئێمە بڕیار بدەین. بۆیە ئێمە حکوومەتی ئیتحادی ئەڵمانیا هەمیشە وتومانە کە داواکاری گشتی بۆ لێکۆڵینەوە تایبەتمەندە و لە سەرەتای ئۆکتۆبەری 22 کار لەسەرەوەکات و هەروەهات ئەو دەسەڵاتی لەسەر پرۆسەی لێکۆڵینەوەکە هەیە و نەوەکو حکوومەت و تێگەیشتنی ئێمەش سەبارەت بە یاسا سەروەری ئەوەیە. جێگە لەوەش ئێوە دەزانن کە لێکۆڵینەوەی دیکەش لە سوید و لە دانیمارکێ سەبارەت بە تەقینەوەکان لەوێش لە ژێر دەسەڵاتی فەرمانگە تایبەتمەندەکانی ئەوێدا و لەوێش ئاڵ و گۆڕی و هەماهەنگی لە نێوان فەرمانگەکان هەیە. لە پێشتریش ئەڵمانیا و سوید و دانیمارک لە چوارچێوەی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیەکگرتووەکان ئاماژەیان بۆ کرد کە لێکۆڵینەوەکان بەردەوامن و ئێمە هەتا ئێستا زانیاری ئاوامان نییە بۆ پرسیارەکەی بەڕێستان پێدرێتەوە. بەڕێز جەنابی وەزیر و بەڕێز سەرۆکی حکوومەت من هێرش قادرم لە نارتی دوو پرسیارمەیە. پرسیارێکیان بۆ جەنابی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان ماوەی چەند ڕۆژێکە شاندەبیانیەکان سەردانی هەرێمی کوردستان دەکەن و لەگەڵ ئێوەدا کۆ دەبنەوە. لەم ماوەیەدا یەکێک لە پرسە گەرمەکان کە گفتوگوی زۆر لەسەر کراوە لە نێوانیەوە شاندەبیانەکانە پرسی هەڵبژاردنەکان بووە ئایا کەی هەڵبژاردننی هەرێمی کوردستان ئەنجام دەدرێەوە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی نوێتان چییە؟ پرسیارێکم بۆ بەڕێز وەزیری دەرەوە لە بەغداد هاتووی بۆ هەرێمی کوردستان لە بەغداد هاتووی بۆ هەرێمی کوردستان لە بەغدادشتە کۆبوونەوەیەکە ئەنجام داوە. ئێستا نێوانی هەرێمی کوردستان و بەغدا گرفت دەیە بە تایبەتی لەسەر هەندێک پرسی بودجە و پرسەکانی دیکە هیچ هەبووە لە نێوان هەردوولادا تاوەکو ئێوە بتوان لێکیان نزیک بنەوە و گرفتانەیە چارەسەر بکرێت؟ دیسان وابزانم تەرجمە نەبوو بۆ خات وەزیر هیوادارم بۆی تەرجمە بکەم بەڵام من وەڵامی بەشی یەکەمی پرسیارەکە دەمەوە. حکوومەتی هەرێم مووقفی زۆر دیارە. ئێمە لەگەڵەوەین هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ خۆزگا مانگی 10 ساڵی ڕابردوو بکرا بەکار ئەو وەختەش ئێمە ئامادەی حکوومەتمان پێشاندا کە ئامادەین بۆ ئەوەی
هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێ بەڵام بێگومان حیزبەکان بێ هاوڕابن و ئامادە بن بەشداری هەڵبژاردن بکەن بەداخەوە چەند حیزب و لایەنێک پێیان خۆش نەبووە ئامادە نەبوون کە هەڵبژاردن بکرێ لە کاتی خۆی ئەمە بووە هۆکاری ئەوەی کە دوا بخرێ بە چەندین بیانووی جیاجیا ئێستا پێمان وایە هیچ بیانوێک نەماوە بۆ دواخستنی هەڵبژاردن و هەندێک بابەتی یاسایی هەیە کە پێویستە سەرۆکی هەرێم لە کاتی خۆیدا ماوەی هەڵبژاردن دیاری بکە و ئێمە بە هەموو توانایەکەوە ئامادەیمان هەیە وەکو حکوومەت پشتگیری و ئامادەکاری بکەین بۆ جێبەجێکردنی پرۆسەی هەڵبژاردن لە کاتی خۆیدا و بە دڵنیایەوە ئێمە بە هەموو شێوەیەک پاڵپشتین و لەگەڵ ئەوەین هەڵبژاردن بکرێ هیوادارم لە کۆتایی ئەم ساڵە تێنەپەڕێ ئینشاءڵڵا. سەبارەت بە بەشی دووەمی پرسیارەکەتان ئەوە پەیوەندی بە من وەک وەزیری دەرەوەی ئەڵمانیاوە نییە کە من تەدەخل لە گفتوگۆکانی بودجەی وڵاتانی دیکەوە بکەم چکە ئێمەش گفتوگۆی زێر چڕ و ئاڵۆزمان لە وڵاتی خۆمان هەیە حکوومەتی ئێمەش حکومە دەزانم من ئەم گفتوگۆیانە زۆر ئاڵۆز و سەختن و بە تایبەتیش لە ڕەوشگەلێکدا لە ناوچەگەلێکدا کە جۆرێکی دیکە لە سیاسەتی ئەمنی کاریگەری بەسەرێت بەڵام بۆ من ئەوەی کە گرنگە وەک وەزیری دەرەوەی وڵاتێک کە عێراق و هەرێمی کوردستان لە ڕووی دارایی و پشتیوانیان کرد بۆیە سەختی شەب بۆ لایەنی نێودەوڵەتی و بەتایبەتیش بۆ حکوومەتی ئێمە گرنگە کە ئێمە پشتیوانی داراییمان بۆ عێراق بۆ هەرێمی کوردستان درێژە پێ بدەین بەڵام کاتێک دەبێت کە هاودەنگی و کۆدەنگیەکە بێت بۆ خەریجکردنی ئەو پشتیوانیانە پێکەوە پرۆژەکان جێبەجێ بکەن لە هەرێمی خۆیاندا و لە وڵات خۆیاندا بۆیە من دوێنێ لە بەغدا و ئەم ڕۆژ لێرە ئاماژەم بەوە کرد کە چەندە گرنگە بۆ ئێمە هەماهەنگی نێوان بەغدا و هەرێمی کوردستان ئەولێر بەتایبەتیش لە پشتیوانی ئەمنی ئێمەدا چەندە گرنگە کە لە هەرێمی کوردستانیشدا بە یەک دەنگ قسە بکرێت بۆ ئەوەی ئێمە بتوانین کارەکان لێرە پشتیوانی و پشتگیری بکەین بە سەبارەت بە هەڵبژاردنیش کە لە ڕووی منتقەیەوە دیارە لە دیموکراتیەکاندا گرنگە بۆ ئەوەش کە نرخی نەود بەرز بۆتەوە کە لە ئەوروپا بۆ ئێمە گرفتێکە لێرە بۆ ئێوە بەهێزکردنێکە و خاڵێکی ئیجابیە بۆ پێگەیشتنی ئێمە ئەوەیە کە لە گفتوگۆکانی بودجەشدا جاچ لە هەرێمی کوردستان عێراق یاخود لە گفتوگۆکانی بودجەی نێوان بەغدا و هەولێردا ئەو نرخە بەرزەی نەوتیش خزمەت بەوە بکات کە تەواوی کۆمەلگا بەهێز بکرێت و خەڵکی لەم وڵاتەدا پشتیوانی و بەهێز بکرێت. زۆر سپاس جەنابی وەزیر.